ئێرە چێشتخانەی سارایە لە بێرمینگهام خوا خێرا منسی ئەمانش ئەمڕۆ خوانی نزیکەی 100 نەفەریان ئامادە کردووە بە هۆتێلەکانی بێرمینگهام بەخۆبەخش لەو درێژەی ئەو چالاکیانی کۆمەڵی کوردی بەریتانیا ئەمان هاوپشتمان بوون خواردنی 100 نەفەریەکیان ئامادە کردووە خوا گەورە خێرا منسێ ڕزق حەڵال ئاگات بکات و نمونەیان زۆر بێت. السلام عليكم بخير بنيو کۆمەڵی کوردی حەزێتان کێشا هاتوون ئێمە ژۆ سارە ڕێستۆران خواردنمان بۆ حەزر کردوون بۆ بەربانگ ئینشەڵڵا خوا قبوڵیکە لە هەموو لایەک حەزێتان کێشا خواردنەکەشمان پێگاتوە لە مریشک و برنج و فاسۆلا و نان دەسوچای ئێوە خۆش حەزێتان کێشای وەش خێرتان گەشت ئێمەش هیوادارین تۆزێکمان پڕ کرد بێتەوە لە کەمەکانی ئەو کوردانەی تاراوگا بخير هاتي لك بێنە بە ساقەوم بێنە بە ساقەوم پێشەشی بە خێراتنتانەکەم بە ئەرکێکی زۆر دۆستانە ئێوەستاون خی گەورە ئیشەڵا لە ئێوەش و لە ئێمەشی قبولکە مانگی ڕەمەزان تاعات و نوێژمان ئیشەڵا پەروەردگار لێ قبولکە ئێمە وەک مەطعەم سارا بەڕاستی خواردنمان حاضر کردووە بۆ برا و دۆست و خۆشەویستانەی کە لێ ئێستا لە وەستێڵن جێگیر نین ئەوان ناتوانن بەو شێوەیە بێنە لای ئێمە نان بخۆن و بێن و بچن بەڕاستی هەنێکیان هەر نەشارەزانیان تا ئێستا تازە هاتوون ئیتر خی پەروەردگار لە ئێمەش و لە ئێوەشی قبول کاک حاجیانەمان حەزێتان کێشا ئەم برایانە هەساون ئەرکە بەڕاستی زۆر ماندووە بن جێگەی دەستخۆشیە دەستخۆشیتان لێ یەکەین
هیوادارن سەلامەت و سەرکەوتوو بن ئینشاءالله تعالی هیوادارین ئەو دۆست و ئەحبابانەی تریش کە مەطعەمیان هەیە هەموو لایەک هاوکاری بەڕاستی حاجیاران بکەن چکە حاجیاران بەڕاستی زۆر ئەرکە کێشێ هاوکاری ئەو بکەن تەنها لەبەر خوایە ئێمە تەنها لەبەر خوایە خۆمان پێشتر زۆر لەو زەحمەتیا بوون کە ئێستا و براو دۆستانە لە زەحمەتان بەڕاستی لە ناڕەحەتیان کاک حاجی چکە ئەوان بەڕاستی زۆر لە ناڕەحەتیان خوای پەروەردگار ئینشاءالله و ناڕەحەتیان لە مانگی ڕەمەزانە بۆ بکە بە ئەوەی کە استقراریان پێ بەخشێ ئینشاءالله ئینشاءالله تعالی دەستخۆشی لێ وەژەکەم خوای گەورە سەرکەوتووتان کا سەلامەتان کاک حاجی قوربانە بن چاوتانمان دەکەم بە ساقە بوو خۆشەویستانی کەناڵی یوکەیفۆ سڵاوی خۆی گەورەتان لێبێ لەگەڵ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ لەگەڵتانە بین و بەردەوام دەبیت کەناڵی یوکەیفۆ کەناڵێکە هەموو ڕەنگەکان لە خۆ دەگرێت لەگەڵ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ لەگەڵ هاوکاری خۆشەویستم شەموز نادر هەر ڕۆژ لە شوێنێ هەر سات لە جەیەک لە شوێنکارێکی کوردی دەمانبینن و بەسەریان دەکەینەوە دەمانەوەی لێرە پەیامی ئەو کوردانە بگەێنین و پێتان بڵین لە هەر شوێنێ کورد هەبێ جوانی هەیە لە هەر شوێنێ خزمەت هەبێ کورد هەیە